لا دەوحەوە بەڕێز هانی ئەلبەسووس لە گەڵمدا بەڕێزانی سڵاوتان لێ بێت تۆم کاتتان باش کەمێک لە مەوەر کۆنفرانسی ڕۆژنامانی گوتەبێژ وەزارەتی دەرەوەی قەتەر هەبوو کە نوێنەرانی ناوخۆ هەروەها بەرگری شەبوو پێتان وایە کە قەتەر وەڵامی ئێران بداتەوە ئەگەر وەڵام بداتەوە سروشتی وەڵامدانەوەکە چۆنە بێ؟ سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان دەوڵەتی قەتەر نێوەندگیرێکی دەستپاکە لە پەیوەندیەکانی هەرێماتی و نێودەوڵاتی یەکەم جار دەبینین ئێستا تا ڕەدەیەک دۆخەکە زۆر ئارامە لە هەمان کاتدا لە بواری سەربازیشەوە لە ئامادەباشی تەواودان قەتەر دەیەوێت پەیامێکی توندی سەربازی بۆ ئێران بنێرێت کە ئەوەی ئەنجامی داوە پێشێتکردنی سەروەری خاکی عێراق و خاکی قەتەر و ئاسمانی قەتەرە و دەیەوێت لەلایەنی یاساییەوە هەڵوێستی خۆی ڕابرێت دەربڕێت بەڵام وا دیارە لە میانیای ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیایی وەزارەتی دەرەوەی قەتەر ئەو پەیامە بە هەموو جیهان بڵاو بکاتەوە کە ئەوان تەنها ڕۆلی نێوەندگیری دەگێڕن لە نێوان وڵاتان و لە هەمان کاتدا نەڕزایەتی خۆشیان دەربڕی لەبارەی ئەو پێشێلکاریەی کە کردی بۆ سەر خاک و سەروەری وڵاتی قەتەر بێ قەتەر سەرڕای ئەوەی سەروەریەکەی پێشێل کراوە هێشتا لەگەڵ ئاشتیەدایە لەگەڵەوەدا کە ئاشتی هەبێت نەک ئەمیش وەڵام داتەوە دۆخەکە خراپتر بکات. قەتەر هەمیشە پەیوەستە بە ئاشتی و هەمیشە پابەندە بە کاری نێوەندگیری و ئەوانیش ڕایان گەیاندووە لە ئێرانەوە کە ئەوان قەتەریەکانیان نەکردوتە ئامانج بەڵکو لەو هێرشەدا مەبەستیان بەرژەوەندیەکانی ئەمریکا بوو هەروەها لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیشدا قەتەر ڕایگەیان کە قەتەر پابەندە بە گەڕانەوەی هەموو لایەنەکان بۆ سەرمێزی گفتوگۆ لە نێوان ئێران و ئەمریکا بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوویدا پێشێلکردنی سەروەری وڵات بوو جێگەی قبوڵکردن نییە و هەروەها ئەوان ڕزاتێکی توندیان ئاراستەی ئێران کردووە و جۆرێک لە دڵە ڕاوکێ لە ناو خەڵکدا سەری هەڵدا و قەتەر لە بەش ناڕازیە و من پێم وانییە کە گرژیەکی سەربازی لە نێوان قەتەر و ئێراندا ڕووبدات بەڵام لەوانەیە کە لە داهاتوودا ئێران جارێکی دیکە هێرشی سەر هیچ بنکەیەکی سەربازی نەکات لە ناو خاکی قەتەر و نەوڵاتانی دەوروبەریش و ئەوەی ئەنجامی دا دەستدرێژی بوو بۆ سەروەری وڵات و بەڕێزانی بۆ پێتان وایە ئێران جارێتتر شتیوان ناکاتەوە؟ ئێران هەندێک ئامانجی زۆر ئامانجی دیکەی لە بەردەمە لە وڵاتەکانی ناوچەکە چ لە بەحرینیان لە قەتەر یان لە کوێت یان لە سعودی یاخود لە عێراق هەروەها ئەگەر فشارێکی زیاتر هەبێت بۆ لەلایەن ئەمریکا و بۆ سەر ئێران ئەو کات لەوانێ ناچار بێت هەروەها دەبینین جۆرێک لە دڵڕاوکێی هەرێماتی و نێودەوڵەتی هەیە بەرامبەر ئەو هێرشانەی کە ئێران بۆ سەروەری قەتەر ئەنجامیدا و لە هەمان کاتدا ئەو هەرشەکە ئەنجامیدا لەو کاتەدا هیچ کەسێکی لێ نەبوو هەروەها هیچ پێداویستێکی سەربازیشی لێ نەبوو وەکو چەک و فڕۆکە هەموو کشێنرابوونەوە ماوەی چەند ڕۆژێک بوو ئەو وەک دەشبینین کە ئێران بەمەبەست ئەو شوێنەی کردە ئامانج و خۆشی دەیزانی کە هیچ پێداویستێکی سەربازی لەو بنکەیە نەماوە. بەڕێز ئەلبەسووس ئەکرێ بڵین بەشێک لەوەی کە قەتەر بە شێوەی سەربازی وەڵامی ئێران ناداتەوە چەند پێیوەستە بەوەی قەتەر ئاشتی دەوێت لە ناوچەکەدا هێندەش پێیوەستە بەوەی کە وەکوترێت قەتەر ئاگادار بووە چونکە قەتەر پێش هێرشەکە بە چەند کاتژمێرێک ئاسمانی وڵاتەکەی داخست بە وەزارەتی دەرەوەش دەڵێن زانیاریمان هەبوو لەبارەی هێرشەکە.
نعم، يعني كان هناك بەڵێ معلومات مسبقة لدى ئاماژە قطر والولايات پێشوەختە هەبوو المتحدة لەلایەن بأن ئەمریکا هناك و لەلایەن هجوم قەتەرەوە لەوەی إيراني کە قادم، ئێران وبالتالي هێرشێک أصلا تم دەکاتە إنهاء سەر القاعدة قبل أيام بۆیە وليس بەر قبل لە چەند ساعات، ڕۆژێک ئەوە بەر لە ولكن چەند اليوم تم کاتژمێرێک إغلاق نەبوو المجال بەر الجوي چەند قبل ڕۆژێک ساعات بوو ئەو محدودة من بنکەیە چۆڵ القصف کرابوو. الإيراني. ومع ذلك أعتقد لەگەڵ ئەوەشدا من أنه پێم هناك وایە مفاجأة كانت بالنسبة للقطريين. سوپرایزێک بۆ حجم هذا قەتاریەکان الهجوم كان هەبوو كبير، خەبارەی ئەو حوالي هێرشە 20 زۆر صاروخ گەورە تم بوو إطلاقها، نزیکەی منها 20 واحد موشک سقط في القاعدة ئاراستە عسكريا کران والباقي تم و اعتراض عنه. هەندێکیان هناك صواريخ تەقێنرانەوە و هەندێکیشیان سقطت في مناطق پارچە مأهولة ساچمەکانی بالسكان، گەیشتە وهذا سەر قد زەوی كان من ئامەش الممكن أن لەوانەیە يؤدي إلى إصابات. کە ئەگەری لولا ئەوەی فضل هەبوو کە الله ببێتە سبحانه هۆی وتعالى كان من الممكن أن يكون زیان هناك گەیاندن بەڵام إصابات في سپاس صفوف بۆ خوددا المواطنين. کە وبالتالي هیچ زیانێکی أعتقد گیانی لە يعني ڕێزەکانی حجم هاوڵاتیان هذا نەبوو الهجوم و كان مبالغ قەبارەی فيه من ئەو قبل إيران، ولم يكن هناك حاجة هێرشە للقيام بهذا الهجوم زیادە ڕەوی تێدا بوو احترافي لەلایەن كما قالت ئێرانەوە السلطات في هەروەک قطر، دەسەڵاتدارانی فيه قەتەر تعدي باسییان کردبوو على کە السيادة ئەمە وتجاوز للقانون دەستدرێژی الدولي، ئاشکرایە بۆ وبالتالي سەر هناك یاسای اليوم نێودەوڵەتی و سەروەری تهديد على قەتەر المستوى الإقليمي دواتریش والمستوى الدولي ئەمە لمقاومة دەستدرێژیە بۆ إيران. سەر لەسەر ئاستی وبالتالي هەرێماتیش أعتقد أن قطر اليوم تبدي أيضا دواتریش موقفا من پێم وایە کە يعني قد يكون فيه نوع من الحكمة هەڵوێستی قەتەر جۆرێک لە بالتعامل مع حکمەتی ما تێدا بوو حدث، لە وقد مامەڵەکردن لەگەڵ تتجاوز ئەو هذه ڕووداوە المسألة و بعد لەوانەیە كل ئەم هذا ڕووداوەتەی الحدث پەڕێنرێت بأن يكون هناك دوای إمكانية ئەنجامدانی لعودة و بە المفاوضات، وأن لەوانەیە يكون هناك وقف لایەنەکان العمل بگەڕێنێتەوە العسكري، لأن سەر المواجهة مێزی گفتوگۆ و العسكرية کۆتایی بە وتوسيع کردە العمليات سەربازیەکان بهێنرێت العسكرية بەڵام ئەگەر کردە بالتأكيد سەربازیەکان سيؤدي إلى فراوانتر تعطيل بێت ئەو الحياة کات دەبێتە المدنية هۆی ووقف پەکخستنی ژیانی الاتصالات مەدەنی والتداعيات الكارثية هەروەها على المنطقة لێکەوتەی بأكملها. کارە سەدباری بۆ سەر تەواوی ناوچەکە دەبێت. بەڕێزەل بەسوس خوێندنەوەی ئێوە چییە؟ پێتان وایە لە دوای وەڵامەی ئێران بۆ ئەمریکا ئیتر بەرەو خاوبوونەوەیەک ساربوونەوەیەک لە جەنگەکە ڕوەدات یان نە؟ کێشەی سەرەکی لە ئیسرائیل ئەوەیە کە ئیسرائیل تا ئێستا بەردەوامە لە کردە سەربازیەکان بە شێوەیەکی ڕۆژانە ئەمریکاش چەندین بنکەی ئەتۆمی ئێرانی کردوتە ئامان ئەو دواتر دەستی لە هێرشەکانی هەڵگات بەڵام هێزە ئاسمانیەکانی ئیسرائیل تا ئێستاش بەردەوامە لە هێرشکردنە سەر ناوچەکان لە لاوەڕاستی تاران و چەند ناوچەیەکی دیکەی عێراق بۆیە بەڵام ئەمریکا داڵێت ئەوان لەوانەیە ئەوان چیتر هێرشی سەر ئێران ناکەن دوای ئەوەی هێرشیان کردە سەر بنکە ئەتۆمیەکان بۆیە بەڵام لەوانەیە ڕوبەڕووبوونەوە سەربازیەکان لە نێوان ئێران و ئیسرائیل هەر بە بەردەوامی بمێننەوە ئەمەش لەوانەیە بۆ چەند هەفتەیەکە چەند ڕۆژێکی دیکە بەردەوام بێت ئەگەر بە شێوەیەکی دراماتیکی بەرەو پێشچوون لە بابەتەکە ڕوونەدات ئیسرائیل دەیەوێت کۆتایی بە هێزی بالیستی ئێرانی بهێنێت ئەمەش پێویستی بە کاتێکی زۆری هەیە بەڵام لەوانەیە لە کۆتاییشدا سەرکەوتوو بێت و هەندێک جاریش پەنا دەباتە بەر هاوکاری ئەمریکا بۆیە ئێران وەهەز دەکات کە لە ژێر هەڕەشەی گەورەدایە و ئابووری و سەربازیەکەی لە ژێر هەڕەشەدایە بۆیە پەنا دەباتە بەر بە ئامانجگرتنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە. ئێران تا چەند مافی هەبووم هێرشە بکات دەتوانین بڵین مافی وەڵامدانەیەک بوو بەکاری هێنا؟ ئەمریکا کاتێک بنکە ئەتۆمیەکانی بە ئامانج کرد بە فڕۆکەی بیتوی ئەنجامدا و لە ئەمریکاوە هەڵفڕی بوون ئەم فڕوکانە لە هیچ بنکەیەکی سەربازی لە ناوچەکە هەڵیان نەکرد بوو دواتریش مافی ئێرانیە کە ئەو وەڵامەی هەبێت چونکە ئەمە دەستدرێژیە بۆ سەرسەروەری وڵاتێکی دیکەی دۆست و دەستە خوشک. بەڵێ وەکو باسان کرد کە وەڵامی ئێران بۆ سەر قەتەر و بنکەی سەربازی ئەمریکا لە قەتەر لە بەرامبەرەوە هێرشە بوو کە ئەمریکا کردیە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران. پێتانوانی ئێران شێستا ڕەنگە بپرسێت بۆ چەندین وڵات ئەتۆمیان هەیە بەڵام بۆ من نابێ هەم بێ ئەنی ئەوش پێتانوانی ئێران مافی هەیە ئەو ئەتۆمی هەبێت یاخود نا؟
يعني قواعد الانضباط فيما يتعلق بنككاني بامتلاك القوة النووية غير عادلة. رساكاني تسع دول في العالم فقط تمتلك القوة خاوەندارێتی بۆ چەکی ئەتۆمی لە جیهان نادە پەروەرانەیە بما فيها نۆ وڵات الولايات لەسەر ئاستی وأربع جیهان دول خاوەنی بما فيها چەکی ئەتۆمین إسرائيل حوتیان وكوريا لە الشمالية. ئەنجومەنی ئاسایشدا لكن بەشدارن اليوم پێنجیان إمكانية خاوەنی امتلاك أي دولة هێزی للسلاح النووي خاوەنی أصبحت نوێنەریەتی مضبوطة هەمیشەیین بمعايير القوة. ئەواتە هیچ پێوەرێک دانەدراوان ولتمتلكها الولايات المتحدة ئەوەی بعض کە القوى ئەمریکا هەیەتی قوية ئەمە في العالم. هێزێکی زۆر ولتمنع گەورەیە لە أي جیهان قوى هەروەها ئەگەر ڕێگری لە معادية وڵاتێکی لامتلاك دیکەی هذه القوى دژبەری خۆی النووية. بکات وبالتالي ئەوە لا توجد کارێکی دیکەیە موازين هەروەها هاوسەنگی هیچ هاوسەنگیەک نییە بۆ ئەوەی خاوەندارێتی چەکی ئەتۆمی بۆ وڵاتیان دیکەش بەڕەوا ببینێت ئێمە دەبینین هیچ پێوەرێکمان نییە بۆ ئەوەی کە بە هاوسەنگ ببینێتن کە ئەمریکا خاوەن چەکی ئەتۆمی بیت وڵاتەکان بەڵێ هەندێک جار باستەوا کرێت بۆیە ڕێگەنادن کە ئێران ببێتە خاوەن چەکی ئەتۆمی ئێران بەردەوام هەڕەشە لە ئیسرائیل دەکات لە کاتێکە هێشتا چەکی ئەتۆمینە دەڵێ ئیسرائیل لەسەر نەخشا سەرمەوە و ئیسرائیلیش پێی وایە ئەگەر ئەم چەکی ئەتۆمی نەبێ بەم شێوەیە هەڕەشاکات کە ببێتە خاوەن چەکی ئەتۆم ڕەنگەم هەڕەشی ئامادە بێ بیکاتە ڕاستیش پێتان وایە بەشێکی پێیوەستە بەوەی کە شتێکە نیەتی هێشتا هەڕەشەی پێەکات بۆیە نایڵم دەستی پێ بگا يعني التهديد الإيراني بەڵێ هەڕەشەکانی ئێران بۆ هەژمونی ئێرانە لە ناوچەکە و ڕوون و ئاشکراشە لە دەیەی ڕابردوودا ئێران هەوڵی پەلهاوێشتن و فراوانکردنی دەسەڵاتەکانی دەدا و هەروەها خواستێکی زۆری هەبوو بۆ ئەو بابەتە بەڵام من پێم وایە بابەتی دژمنکارانی نێوان ئیسرائیل و ئێران لە مێژینەیە ئێران لە ساڵانی ڕابردوودا هیچ هێزێکی بەرامبەر ئیسرائیل بەکار نهێنا بەڵام مەترسی ڕاستەقینە ئەوەیە کە ئەگەر ئێران ئەو هێزەی هەبێت هێزی ئەتۆم ئەو کات دەبێتە هێزێکی هاوسەنگ ئەو کات نە ئەمریکا و نە ئیسرائیل ناتوان ڕوبەڕووی ببنەوە ئەگەر ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی چێک بۆ سەر وڵاتێکی کەندا و تەنانەت ئیسرائیل چونکە ئەگەر بۆیە لە ئێستاژدا ئەو کارەکرا ئەگەر تا ئەو ئێران نەبۆتە خاوەنی ئەو چەکە بۆ ئەوەی ڕێگری لێ بکەن. بەڵێ بەڕێز هانیەل بەسووس لە دۆحی پایتەختی قەتەر لەگەڵماندا بوو زۆر سپاس بۆ بەشداریتان.